بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوێیەکان سڵاوتان لێبێت دوای ئەوەی بەیانی ئەمڕۆ 4 عومرەکاری کورد لە ڕێگەی عێراق بۆ سعودیا تووشە ڕووداوی هاتوچۆ بوون لە باش دوای ئەوەی کە 4 عومرەکاری کورد لە کاتی چوونیان بۆ عومرەکردن و ماڵی خوددا لە ڕێگادا تووشە ڕووداوی هاتوچۆ دەبن و لە ئەنجامدا دوو عومرەکاری کوردیان لە دەست دەدەن و دواتریش دوانی دیکە بریندار دەبن. لە ئێستاشدا تەرمی یەکێک لە عومرەکارەکان گەیشتەوە شاری هەولێر لە یەکێک لەم ئێستا تەرمی یەکێک لە عومرەکارە کوردانەی کە بەیانی ئەمڕۆ لە ڕێگەی عێراق بۆ سعودیا بەهۆی چوونی بۆ عومرەکردن و ماڵی خوددا لەو ڕێگەیە بەهۆی ڕووداوی هاتوچۆ ڕاستەوخۆ جانی لەدەستا. ئێستا گەیشتەوە شاری هەولێر و لە یەکێک لە مزگەوتەکانی شاری هەولێر تەرمەکەی دەشورێت. دواتر وا بڕیارە لە گۆڕستانی مەحمەلقیر لە شاری هەولێر نوێژ لەسەر تەرمەکەی بکرێتن. ئەمە بەردەمی ئەو مزگەوتەیە کە ئێستا تەرمی یەکێک لە کەسانی کە بوونە قوربانی گەیشتەوە شاری هەولێر و لێرەدا تەرمەکەی دەشورێت. ئێوە دیارە خانەوادەکەیان پێیان خۆش نەبوو کە ئێمە بڕۆینە ژوورەوە و دیمەنەکانتان نیشان بدەین، بۆیە ئێمە هەر لە بەردەم دەرگای مزگەوتەکە دیمەنەکانتان بۆ دەگوازینەوە زانیاریەکانتان پێ دەدەین. ڕووداوەکە بەم شێوەیەیە کە 4 عومرەکاری کورد کە تەمەنیان هەیە، تەمەنیان بە گوتەی دراوسێ و خزم و کەسوکارەکانیان من قسەم لەگەڵکردن، تەمەنیان زیاترە لە 50 ساڵ. هەر چواریان هاوڕێی یەکتر بوونە، تەمەنیان زیاتر بووە لە 50 ساڵ. لە هەولێرەوە بەڕێکەوتونە بۆ سعودیا لە ڕێگەی نێوانە عێراق بۆ سعودیا. لەم ڕێگەیە ئۆتۆمبیلەکەیان کە لە زۆری پرادۆ بووە تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن ئەوە وەردەگەڕێن و بەهۆیەوە دوو لە عومرەکارە کوردەکان گیان لە دەست دەدەن بەهۆی سەختی برینەکانیانەوە و هاوکات دوانی دیکەش بە سەختی بریندار دەبن. لە ئێستادا بریندارەکان گواستراونەتەوە بۆ یەکێک لە نەخۆشخانەکانی ڕوومادی و لەوێ چارەسەری پزیشکی وەردەگرن. قسەم لەگەڵ بەشێک لە ئەو کەسانە کرد کە ئاگداری ڕووداوەکان باسییان لەوە کرد بریندارەکان لە ئێستادا چارەسەری پزیشکی وەردەگرن و وا بڕیارە یەکێک لەوانە بە جۆرێک لە جۆرەکان نەشتەرگەری بۆ بکرێتن. ئەمە ئەو ڕووداوە بوو کە بەیانی ئەمڕۆ ڕوویدا و تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی خەمبار کرد و هاوکات کەمێک لەمەوبەریش تەرمی یەکێک لەو کەسانی کە گیانی لەدەستدا گەیشتەوە مزگەوتێکی گەڕەکی بەختیا گەڕەکی هەفاڵان لە شاری هەولێر و لێرەدا تەرمەکەی دەشۆن. دواتریش لە گۆڕستانی مەحمەلقیر دیار نییە ئەم شەوە یاخود بەیانی تەرمەکەی بە خاک دەست پێدرێت، بەڵام دواتر لە گۆڕستانی مەحمەلقیر لە شاری هەولێر تەرمەکەی بە خاک دەست پێدرێت و تەرمی یەکێکی دیکەش لە قوربانیەکان ئەوی دواتە دووەم کەس کە گیانی لەدەستدا لە ڕووداوەکە ئەویش ئێستا گەیشتوەتەوە شاری هەولێر بردویانەتەوە بۆ گەڕەکی پێنجی حەسارۆگە وا بڕیارە لەوێ نوێژی لەسەر بکرێت. دواتریش خانەوادە و کەسوکارەکەی ئەو لە یەکێک لە شوێنەکان لە گۆڕستانەکان تەرمەکەی بە خاک دەستپێرن. ئەمە ڕووداوە بوو کە بە تەواوی ئەمڕۆ بەیانی ئەمڕۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەگەڵی بەخەبەر هاتن و بە تەواوەتی خەمبار بوون. ڕووداوەکە بۆ دوایین جاربۆتانی دەجێڕمەوە 4 عومرەکاری کورد لە هەولێرەوە کە هەر چواریان هاوڕێی یەکترن، جگەلەوەی کە هاوڕێی یەکترن تەمەنێکی زۆریشیانێ، تەمەنیان زیاترە لە 50 ساڵ. لە هەولێرەوە بەڕێ دەکەون بۆ سعودیا لە ڕێگەی نێوان عێراق بۆ سعودیا. لەم ڕێگەیە ئۆتۆمبیلەکەیان کە لە زۆری پرادۆ بۆ وەردەگەڕێت و لە ئەنجامدا دوو لە سەرنشینەکان گیان لە دەست دەدەن کە لە ریزی پێشەوە لە پێشەوە دانیشتبوون و دوانی دیکەکە لە پشتەوە دانیشتبوون بە سەختی بریندار دەبن و گواستراونەتەوە بۆ نەخۆشخانەیەکی ڕوومادی و لەوێوە چارەسەری پزیشکی وەردەگرن و نەشتەرگەریان بۆ دەکرێت. تەرمی ئەو دوو کەسەی کە گیانیان لە دەستدا لە ڕووداوەکە گەیشتوەتەوە شاری هەولێر. ئێستا یەکێکیان لە گەڕەکی هەفاڵان لە یەکێک لە مزگەوتەکان لە ژوورەوە سەرقاڵی ئەوەن کە تەرمەکەی بشۆن و دواتر نوێژی بە کۆمەڵی نوێژی مردووی لەسەر بکەن و دواتریش وا بڕیارە ڕەنگە بەیانی بێت لە گۆڕستانی مەحمەلقیری شاری هەولێر بە خاک بسپێدرێتەوە. تەرمەکەی دیکەش گەیشتوەوە شاری هەولێر و
چووەتەوە لای کەسوکاری و کەسوکارەکەی لە گەڕەکی 5 حسارۆکانی شاری هەولێر لەوێ نوێژی لەسەر دەکەن و دواتریش بە خاکی دەستپێرن. ئەمە دوایین زانیاریەکان بوو لەسەر گەیشتنەوەی تەرمی ئەو دوو کەسەی کە لە ڕێگەی چوونیان بۆ عومرەکردن و ماڵی خوددا گیانیان لەدەستدا.